يا أيها الذين كفروا لا تعتذروا اليوم إنما تجزون ما كنتم تعملون. بناوي إخوائي بخشندة ومهربان صلاة سلام لسر پیغمبر محمد صلى الله عليه وسلم. والله ئێمە یەکەم جار کە هەستاین بە ئومێدێکی زۆرەوە دەستمان پێکرد بە دروستکردنی ئەو مزگەوتە بە ئومێدەوەی کە ئینشاءڵڵا زوو تەواویکەین لە خوای گەورە بە زیاد بە زوو تەواومان کرد و بە هاوکاری خەڵکی خێرخواز و مسلمان دۆست کە هاوکارمان بوون سوپاسیان دەکەین هەرێکێک لەوەی کە بە تەلەفۆنێک بە قسەیەکی باش بە بڕەپارێک بەشداری کردووە دەستخۆشی لێ دەکەین. دروستکردنی ئەو مزگەوتە زیاتر لە سەر ئەرکی شانی ئێمە بووە وەکو بنەماڵەکەمان زیاتر ئێمە پێوە هەستاوین بەڵام پارەی خەڵکی خێرخوازیشی زۆر تێدایە دەستیان خۆش بێ و نمونەیان زیاد بێ ئینشاءڵڵەوە ئەم مزگەوتەش پیرۆزی ئەم گەڕەکە بێ و ئەمڕۆ تەواو بوو کرایەوە بە ڕووی خەڵکەدا. ئەیتەبان بە نیازەوەی دروستمان کردەوە کە خەڵک نوێژ و تەعادی تێدا بکە و دەرس و دەوری تێدا بڵێتەوە و منداڵی گسکەی لێ فێرە قورئان خوێندن بێت ئینشاءڵڵا خەڵک سوودی لێ ببینی. سپاس بەوەش. وتوفنا مسلمين ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵی بە ئامادەبوونتان یاخوا بەخێر من سەرچاوان ئێمە وەکو ئەهلی مزگەوت وەکو مامۆستا و وەروە سەرپرشتیار و ئەهلی ئەم گەڕەکە هەساین بە داواکردنیەوەی کە مزگەوتێک لەم شوێنە دروستکەین. سەرەتا سپاس بێزانین زۆرمان هەیە بۆ خێرخوازان کە بەڕاستی دەوریی باڵایان هەبوو بە تایبەت بنەماڵەی مەرحومی حاجی محەممەد کە ئەوان دەوریشی باڵایان هەبوو دروستکردنی مزگەوتە وەروە هەموو خێرخوازانی کەوا بەژار بوون خوای گەورە پاداشی بە خێریان بداتەوە چونکە بەڕاستیەری شێک لە ئێمە کاتێکەوە بەژار بین لە دروستکردنی ماڵی خوا وهروە ئەو شوێنێکەوە خوای گەورە دڵی پێخۆشە ئەم ماڵە ماڵی خوای گەورەیە وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا کەواتە ئەم ماڵە ماڵی خوای گەورەیە وەروە هەر کەسێکەوە بەژار بێ لە دروستکردنی بە قسەیەکی خێر بێ بە پارە بێ بەشی لەشانە بێ ئەوە داوا لە خوای گەورە دەکەین خوای گەورە پاداشی بە خێری بداتەوە چونکە هەر بەپێی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک کەوا بینای مزگەوت کە ئەوە بەڕاستی خوای گەورە لە بەهەشتا بینایەک و وەروەها خانوویەکی گەورەی پێشکەش دەکات جگە لەوە دەفەرمێ ئەر کەسێکەوە بەقەدەر هێلانە کۆترێک بەشداری دروستکردنی مزگەوتێک بێ ئەوە خوای گەورە لە بەهەشتا بینایەکی گەورە و خانوویەکی گەورەی پێشکەش دەکات و بۆی دەکات حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت خوای گەورە لە قیامەتا بانگ دەکات دەفەرمێ ئەینە جیرانی ئەینە جیرانی کوان جیرانەکانی من کوانن دراوسەکانی من حتا مەلایکەتەکان دەفەرمون ئەی خوای جان چێ دەتوانێت جیرانی تۆ بێ فەرمووی ئەو کەسانی کەوا بینای مزگەوت دەکەن بۆی ئێمە لەو منبەری ئێوە سپاس بێزانینمان هەیە بۆ هەموو ئەوانێکەوە بەشدار بوون انشاءالله ئەم مزگەوتە بە ئاوەدانی و وەروە عیبادەتێکی باشی تێدا دەکرێت خوای گەورە پاداشی بخێتان دەکات. سواسی خوای گەورە دەکەین بە هاوکاری و بەیانی موسڵمانی بسۆز فرسەتی داین بتوانین ئەم مزگەوتە خەنجیرانەیە دروست بکەین. بە ناوی خوای گەورە بە خێراتنی کەناڵی پەیام دەکەین ئێمە خۆشحاڵن بەڕێزان بە ئامادەبوونی جەنابتان دیارە ئێمە لە گەڕەکەکەمان لە ساڵی پارەوە دەستمان بە دروستکردنی ئەو مزگەوتە خەنجیرانەیە کرد سپاس بۆ خوای پەروەردگار هاوکارمان بوو بە هاوکاری مسلمانان برایانی دڵسۆز مزگەوتەکەمان کاتی زۆر پێویست نەبوو لە ماوەی ساڵێک و 2 مانگدا سپاس بۆ خوای مزگەوتەکەمان توانیمان ئامادەی کەین مزگەوتێکی خەنجیلانە مزگەوتێکی جوان داواکارین لە خوای گەورە ئەو مزگەوتە بێتە مایەی یەکڕزی مسلمانان مزگەوتەکەمان ئاوادان بێ بە برایانی دڵسۆز بە نوێشکەرانی باش جگەرگۆشتەکانمان تێیدا فێری قورئان خوێندن بن بەڕاستی زۆر دڵخۆشین بە کردنەوەی مزگەوتەکەمان لەو گەڕەکە لەو دەڤەرە ئیشەڵا دەبێت بە مایەی خێر و بەرەکەت بۆ گەڕەکەکە بۆ ئەو دەوروبەرە زۆر خۆشحاڵین بەڕاستی دڵمان خۆشە کە ئەوڕۆ ئەو مزگەوتە
ئیفتیتاح دەکەین بە ئامادەبوونی مسلمانان داواکارین لە خوای گەورە بیکات بە خێر و بەرەکەت بۆ گەڕەکەکەمان بۆ دەوروبەرمان زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونی جەنابتان دووبارە بە خێر بێن سەرچاومان ئیمانیان هەیە بەخوا بەڵام بەڕێزان سوپاس و دەستخۆشی بۆ هەموو ئەو کەسانی کە بەشدار بوونە چونکە هەم ئەجری دنیا و هەم ئەجری قیامەتیان زۆربەرە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين. سەبارەت بە دروستکردنی مزگەوت و ئەجر و پاداشتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام زۆر بە جوانی لە فەرمایشتێکیدا بە یەک فەرمایشتی کە باسی ئەجرەکەی دەکەم. پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەلات وەسەلام من بنى لله مسجدا بنى الله له بيتا في الجنة. دەفەرمێ هەر کەسێک لە دروستکردنی مزگەوتێکدا بەشدار بێ یان مزگەوتێک دروستکە ماڵێک لە ماڵەکانی خوا بنیاد بنێ و پێشی و بنێ و تەواوی کە جا بە پارە بێ بە هەر بە ماندووبوون بێ بە هەر شتێک بێ تێدا بێ مەوجود بێ پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەلات وەسەلام بنى الله له بيتا في الجنة ماڵێک لە ماڵەکانی بۆ دروست دەکرێت لە بەهەشتێ کەواتە ئێمە هەموو هەدەفمان بۆ بەهەشتە کە بەهەشتیش خوای گەورە بۆ خۆی ماڵێکمان بۆ دروستکار لە بەهەشتێ دیار ئەجر و پاداشتی مزگەوت زۆر گەورەیە. هەر وەک چۆن پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام بۆ خۆی بەدەستی خۆی بلۆکی داناوە قوڕی داناوە دروستی کردووە عەسیری داناوە لەسەرەوە ئەوەش هەر کەسێک تێدا بەشدار بێ وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بە هەمان شێوە بەشدارە بەشداری ئەجر و خێرەکەیەتی بەشداری پاداشتەکەیەتی لە قیامەتێ و لە دنیایە دڵنیا بین لەوەی کەسێک کە 250 دادەنێ و 1000 دادەنێ ئەو 1000 لای خوا چەندان قات زیاد دەکات و لە بەهەشتیشدا خوای گەورە پێی دەفەرمێ ئەوە ئەجرەکەی تۆیە و دەبێت جیرانی خوای گەورە بە ڕێزێکی زۆر گەورە ڕێزت دەگرێت ئەو کەسەی کە ڕێزی ماڵی خوا بگرێ خوا ڕێزی ئەو دەگرێت ئەو کەسەی ڕێزی ماڵی خوا بزانێ خوا ڕێزی ئەو دەزانێ بەڵام ئەو کەسەی کە ماڵی خوا بێ ڕێزکە بەرامبەر ماڵی خوا بێ ڕێزی بکە خوای گەورە لە ڕۆژی قیامەت لە بەرچاوی خەڵک بێ ڕێزی دەکات چونکە زۆر کەسەیە دەیەوێت لە ژیانی دنیادا مزگەوت تێک بدا ماڵی خوا منعی ماڵی خوا دەکات خوای گەورە دەفەرمێ ومن أظلم ممن منع مساجد الله دەفەرمێ چێ لەو کەسە زاڵمتر هەیە چێ لەو کەسە ستەمکارتر هەیە کە ماڵی خوا بێ بڕوخێنێ نەک دروستیکە کەسانێک کە دروستیکەن ئەجرەکان ئەوە کەسانێکش کە بیانەوێ بیڕوخێن و تێکی دێن و نەیڕن بکرێتەوە نەیڕن دروست بکرێ زاڵم و ستەمکارن بە نەسی ئایەتە.